دەچینە لای تەوەری دووەممان لە شاری هەولێرەوە کە باز لە هۆکارەکانی زیادبوونی ڕیکلام دەکەین لە کەرتی خانوبەرە. وەک دەزانین بابەتی ڕیکلام بخۆی بابەتێکی فراوانە، چەندین بابەت لە خۆ دەگرێ و یەکێکیش لەو بابەتانی کە ئێستا گرنگی پێدەدرێت بابەتی ڕیکلامی خانوبەرە یاخودێکی پێوترە عقارات، فرۆشتنی کڕووینی خان و زەوی و وێلا و شوقە و ئەرزە. و زیاتر دەبینین لە سۆشیال میدیای بێ یاخود لە تیڤەکاندا بێ ئەم جۆرە ڕیکلامانە بینین. بزانین هۆکاری زیادبوونی ئەم جۆرە ڕیکلامانە بۆ چێ گەڕێتەوە و چەندین پرسیاری تر سەبار بم تەوەرەیە لەگەڵ بەڕێز بیلال سعید بەڕێوەبەری ئینستیتوتی ئابووری بەژمارە گفتوگۆکەین لەبارەیەوە. ئەویش کاکتۆر سڵای خوات لەبێم کاتت باش بزانین لە ئێستادا ڕیکلامی خانوبەرە تا چەندێک گرنگی پێدەدرێت، هۆکارچی هەتاوەکو دێت لە زیادبوونە. دەستخۆش سڵای خوای گەورە لە جناب و بینەرانی پێیام. دیارە بابەتی ڕیکلام و زیادبوونی ڕیکلام ئەکرێ بڵێن چەند هۆکاری جیاوازەیە لە پشتی بەتایبەتیەوە بە تەحدید لەسەر کەرتی خانوبەرە. بوونی ڕیکلام خۆی بۆ خۆی دەرهاویشتە و کاریگەری ئەو جیهانگیری و سەردەمی کە ئێساتیان ئەکرێ بڵێن ڕۆڵ و ڕنگدانەوەیەکی خێرای هەبووە لەوەی کە بە بەردەوامی هەمووان حەزیان لێ بۆی بتوانن زۆرترین کەستەمەر و زۆرترین کڕیاریان هەبێ، وەکو چۆن مامۆسای پێشووتر لە بەشی ئابووری و ڕاگەیاندنا باسی کرد، وەکو چۆن میدیا بەدوایەوە گەڕێ ئێستا جیاواز لەوەی کە خۆی ڕۆڵی گواستنەوە ئەبینێ، ڕۆڵی کار بۆ ئەوە شەکا بتوانێت بابەتە میدیایەکانی بە بازار بکە و زۆرترین بینەری هەبێ. بە هەمان شێوە لە سکتەری خانوبەرەشە ئەمە زۆرتر و زیاتر ڕەنگی داوەتەوە. ئەبینین هەموو کۆمپانیاکانی وەبەرهێنانی سکتەری نیشتەجێبوون و هەموو کۆمپانیاکانی عقارات ئیش لەسەرەوەکرد زۆرترین کڕیار ڕابکێشن بەلای خۆیانە بۆی شوقەیەکی پێفرۆشن، خانوویەکی پێفرۆشن، وێلایەکی پێفرۆشن، زەویەکی پێفرۆشن یا هەر مڵکێکی دیکەی کە بازرگانی بێ یا زەراعی یا کشتتوکاڵ یا هەر شتێکی کە بێ. بۆیە بینین کاتێک کڕیار کەمە بێتەوە لە بازاڕە، زیاتری زۆربوونی ڕێکلامێکی زیاترە بینی لە بازاڕە. ئەگەر پێشووتر کردنەوەی ئۆفیس و کردنەوەی بینای تازە بوو بێ بۆ ئەوەی کە کۆمپانیایەکی خانوبەرە کۆمپانیایەکی وەبەرهێنانی نیشتەجێبوون بتوانێت لەو ڕێگەیەوە ماڵەکەی بە بازار بکە، ئێستا نەخێر. ئێستا زیاتر دەست بۆ تووڵەکانی میدیا بە و زیاتریش بۆ دیجیتال میدیا، لە ئەوانی ئەو دیجیتاڵانی کە ڕۆڵ و کاریگەریان هەیە لە بواری مارکێتینە. ئەبینین زانستی میدیا و مارکێتین بەو ئەندازێ نزیک بوونەتەوە تەنها کاریان گواستنەوە نییە و کاریان بە بازارکردنی مڵک و ماڵەکانەوە هەژمونێکی زیاتر لەناو بازارە دروست دەکەن. بۆیە گەر سەیری مۆبایلەکەی دەستی من و جەنابت بکەین بە خێرایی بەسەر سکیپی بکەین و هەموو بابەتەکان ببینین، ئەبینین لە کۆی 10-15 پۆستە لەوانەیە چەندانەیەکی ئەبینین تایبەتە بە کەرتی خانوبەرە. ئەمە پێمانەڵێ بازاری خانوبەرە لە هەرێمی کوردستان پێویستی بە جوڵە هەیە و ئەو جوڵەیەش پیان وایە زۆرینەی کۆمپانیەکانی خانوبەرە، زۆرینەی وەبەرهێنەکان پیان وایە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سایتەکان و بیلبۆردەکانی سەر جادە و هەروەها تەلەڤیزیۆنەکانە. بۆیە کارێکی ئاساییە کە ئەگەر بیبینین، بەڵام نائاسایە لەوەی کە ئێستا بەو ڕێژە زمارە زۆرەی بینین بەشێکی دەرهاویشتەی خراپی بازارە، بەشێکی زیاتربوونی تێگەشتنی هۆشیاری کۆمپانیا و دامەزراوەکانە بۆ ڕێکلام کە یانوێ ڕێکلامێکی زیاتر بکەن بۆی فرۆشێکی زیاتریانە بێت. باشە، زۆر جا دەوترێ ینی گرنگیدان بم بوارە بە تایبەتی بواری عقارات بەهۆی تەماح و چنگی سەرمایەداران و بازرگانان و بەرهێنەرەکانە یینە هاوڵاتی کورد زۆر ناتوانێت سوود لەم بابەتانە ببینێ. بە تایبەتی ئێستا بۆ ڕیکلامی شوقەکان زۆرە بینین، زۆر کەم بتوانێت کەسێک کە بۆ نەموچەخۆرە و موچەکەی نەدراوە بتوانێت لە کڕینی شوقەیەکە بەشدار بیان بیکڕێت. قسەکەی جنابتە ڕاستە لەگەڵتان. بەشێکی زۆری ئەو یەکە نیشتەجێبوانی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروستەکرێن لە شوقەوە بیگرە بۆ خانوو، بۆ ڤێلا، بۆ بەشەکانی دیکە، لە ڕاستیە لەگەڵ ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەخۆرانە ناگونجێت. چونکە ئەگەر سەیری ئەو بڕە موچەیەکەی ئەگەر وەکو خۆشی پێ بدرێت کە نادرێ پێی بۆ نونە، ئەبینی کۆی بکەیتەوە لە ساڵێکە ناکاتە پشکی یەکەمی کڕینی شوقەیەکی نیشتەجێبوون. لە 100% لەگەڵتان، چونکە واقعی بازاڕی شوقە و خانوو ڤێلا لە هەرێمی کوردستان لەگەڵ ژیان و گۆزەرانی هاوڵاتیەک ناگرێتەوە. تەنها ڕێگە و دەرەچەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کراوەتەوە ئەوەیە کە ئێستا سیستەمی فرۆشتن کراوە بە ئەقسات، واروەها لە هەندێکیانە بۆ نمونە ئەقساتی درێژمە و دایان داناوە، بەڵام لە ڕاستیە ئەگەر سەیری جیاوازی
پێشووتر و ئێستا بکەیت لە ڕووی نرخەوە گۆڕانکاریکی ئەو تۆ نەهاتووە لە ڕووی سیستەمی فرۆشتنەوە گۆڕانکاری هاتووەتەکایەوە کە ئەمیش بەشێکی لە ژێر کاریگەری زۆری پرۆژەکانی نیشتە جێبوونە بۆی بتوان ساغی بکەنەوە لە بازار نەوەکو وەکو جۆرێک بێ لە پاڵپشتی بۆ کڕیار بۆی ئەمە بینی لەگەڵ ژیان و گوزرانی هاوڵاتیەک ناگرێتەوە بۆ نمونە ئەگەر لە خراپترین شوێنی سلێمانیە لە خراپترین شوێنی هەولێرە لە خراپترین شوێنی دۆکە یان قەزا و ناحیەکانە سیر بکەین یەکەیەکی نیشتە جێبوون مترێکی بەلایەنی کەمی سەر و 500 دلارە واتە 1 متر کە تۆ بتەوێ بیکڕی ئەگەر بتەوێ 100 متریە بکڕی دوو ژووری تیا جێبێتەوە لە شوقەیەکە بەلایانی کەمی تۆ ئەبێ 5 دەفتەر دلار بدەیت موچەی موچەخۆرێک لە هەرێمی کوردستان لە باشترین کاتە ئەگەر هیچی لێ خەرج نەکا و هیچی لێ نەخوا 750,000 دیناریش بێ لە ساڵێکە 6 وەرەقەکە واتە بەلایانی کەمی نزیک بە 10 ساڵی ئەوێ ئەگەر ئەو پارەی وەکو خۆی وەریەگرێ لێی نەخوا لێ خەرج نەکا سیارەی پێ نەگرێت تەرفیاتی پێ نەکا گەشت و گەڕانی پێ نەکا جلوبەرگ نەکرێ هیچی پێ نەکا و داینێ 10 ساڵی ئەوێ بۆی بەلایانی کەمی بۆی بتوانێت شوقەیە بکڕێ ئەویش ئەگەر موچەکەی لە کاتی خۆیان پێ بدرێ ئەمە پێمانەڵێ کە بازاری خانوبەری هەرێمی کوردستان لەبەرەوە پاڵپشتیەکی حکوومەتی نییە لەبەرەوە سیستەمێکی بانکی کارانیە کە من بتوانم لە بانکە خەرزێک وەرگرم بەبێ ئەوەی سوب بچێتە سەری لەبەرەوە پاڵپشتیەک نییە لەلایەن وەبەرهێنەرەکانەوە ئەگەر ڕاستەوە خۆ سەیری نرخی 1 متر مڵک لە هەرێمی کوردستانە بکەی لەگەڵ ئەو بڕەپارەی کە وەریەگرین لە هەرێمی کوردستان وەکو موچەخۆرێک یا وەکو سەرچاوەیەکی داهات لە ڕاستیە بارودۆخەکەمان زۆر خراپ زۆر باشە بابەتی وردبینی یان با بڵێن دقیقی ڕازگۆیی لە ڕیکلامدا بەداخەوە توان بڵم تا ئاستێکی زۆر هاوڵاتیان بەرکەوتەی ئەمەنیایی بۆ نمە کاتێک ڕیکلامێکە کرێت بۆ بابەتی عقارات دەبینی ڕیکلامەکە زۆر جوانە یان زۆر تایبەتمەندی تێدایە بەڵام کاتێک کە واقعی شوێنەکە دەبینی یان دوای ماوەیە کە پرۆژەکە هێشتا تاوا نەبووە دەبینی هێشت گەندەڵێکی زۆرەکرێ ئەو بابەتانی کە لە ڕیکلامەکە بوو خۆی ناچێتە سەر هۆکار ئێمە چێت تا چەندێک گرنگە بابەتی ڕیکلام واقعی بێ ڕاستی بێت و ورد بێ لەو تایبەتمەندیانی کە ئیاتە دەست ئەو کەسانی کە سێرە و ڕیکلامانەکەن پێم وایە مرۆڤ بۆ خۆی بێ ئەسڵەن ڕازگۆ بێ ئەسڵەن ئەسڵ و پاکی و چاکی و باشیەکان پیشان بدا بەڵام بەداخەوە لە سەردەمی گیانگیری تازە میدیا زۆر جارێ بەبێەوەی ئاگای لێبێ یا بێ ئاگا ڕۆڵێکی زۆر خراپ و مەترسیدارێکی ڕێ بۆیە بینی لە پای کولفەیەک لە پای پارەیەک لە پای شوقەیەک لە پای خانوویەک زۆر جارێ بانگەشەیەکی زۆر مەترسیدارەکە بۆ یەکەیەکی نیشتە جێبوون بۆیە ئەبینین جاری وایە میدیاتیەوە گلاوە جاری وایە کارکتەر و شخصێکی فیگەر لە ناو کۆمەڵگەتیەوە گلاوە یان ئەکاونت و پەیج و تەلەڤیزیۆن و میدیایەکی باش تێوە گلاوە بۆیە بێ زۆر وریابین لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵم بابەتە ئاکەین ئەمە لەلایەکی دیکە وەرگر هاوڵاتیەکی ئاسایی وەکو بەڕێزت وەکو بینەرێکی خۆشەویست وەکو هاوڵاتیە کە سەیرم پرۆگراماکە ئەبێ زۆر وریابێ بزانێت لە چی کەناڵێک لە چی شوێنێک لەسەر زمانی کێ و بە چی ستایلێک ئەخرێتە ڕوو بۆی بتوانێت ئایا بزانین ئەم شتێک کە ئەوترێ لەگەڵ ئەرزی واقعایەکە گونجێ یەکە گرێتەوە ڕاستە واقعیە داتاکانی زانیاریەکانی بەرچاوڕوونەکانی بە هەمان شێوە ئەوەیە کە پێویستمان پێێتی ئێستا ژمارەیەکی زۆر پرۆژەی نیشتە جێبوون هەیە لە بازاڕە کە بە فرۆشتن کراوە بە بازار کراوە کۆمپانیا جاری وا هەیە ڕکلامی بۆ کردو جاری وایە تەلەڤیزیۆن و میدیا جاری وایە کارکتەر و شخصێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕکلامی بۆ هەموو ئەمانە ئەبینین ئێستا لە بەردەمی مەترسیەکی گەوریان لە بازاڕە دروست کردووە لە ڕاستیە بۆیە ئەبینین لە هەولێرە لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە لە بەردەمی پرۆژەیەکی وەکو ئینگلیش تاوەرە خۆپیشاندانەکرێ و ناڕزایەکرێ لە بەردەم پرۆژەیەکی وەکو کەپیتەڵ تاوەرە ناڕزای و خۆپیشاندانەکرێ لە بەردەم ئەگەری هەیە لە چەندین پرۆژەی دیکەی وەکو دەشتی بەهەشت و کانی ئەڵمانی و پرۆژەکانی وەکو گۆڵدن تاوەر و ئەمانە ناڕزایەتی و خۆپیشاندان بەرزە بێتەوە بۆیە ئەمە باس و خواسی تەنها پارەیەکی هاوڵاتی نییە جوڵەیەکی گەورەی ئابووری ئەخرێتە بەردەمی مەترسی لە ئەنجامی خراپ ڕێکلامکردن و ڕاکێشانی هاوڵاتی بە ناوی ئەوەی کە مڵک و یەکێکی نیشتە جێبوونی پێفرۆشێ بۆیە لەم بابەتە لە ڕاستیا بێ وریابین کۆمپانیەکانی عقارات و بەرهێنەر بۆ خۆی تەلەڤیزیۆن و میدیا ڕۆژنامەنووس و فیگەرەکان پێکەوە هەمویان زۆر جاریە کەونە ناو داوی و بەرهێنەرێکی چاوچنۆکی خراپ کە پارەی خەڵکۆ کاتەوە ئەیبا بۆیە بێ زۆر وریابین بزانین ڕیکلام لە کێ وەرەگرین لەسەر چی شاشەیەکەی بینین لەسەر زمانی کێ باسی شتەکەمان بۆکرێ
چونکە ئێستا لەم سەردەما تەنها لە پێناو پارەیەکی کەما زۆر جارێ ڕکلامێکی مەترسیدارەکرێ بۆیە کاتی ئەوەیە هاوڵاتی ئەمە هۆشیار بێ کاتێک ئەوێ مڵکێ بکڕێ با بچێ بۆ خۆشی پرسیار بکە با بزانێت دۆکۆمنتەکانی لە ڕووی قانونی و یاساییەوە تەواوە با بزانێ ئەم گرێبەستەی کە ئەیکا وەسڵێکی ئاساییە یان گرێبەستێکە کەتیایەتی مافەکانی ئەویشی تایە و لە ئەگەرێکە ئەگەر کە لایەنی دووەم لایەنی یەکەم بۆ نمونە پەشیمان بوویەوە لایەنی یەکەم ئەگەر لە کاتی خۆیان یەکە نیشتە جێبوونەکەی تەواو نەکرد لایەنی یەکەم ئەگەر گرفتێکی بۆ دروست بوو ئەم بتوانێت لای کێ بە دوای مافەکەی خۆیان بگەڕێ من پێم وایە هاوڵاتی ئێمە ئەبێ زۆری وریاتر بێ باشتر بێ چاکتر بێ ئاگایانەتر بڕیار بدا لە کاتی کڕینی مڵکە چیتر پارەی خۆی نەخاتە ئەو قوتەی کە کۆی کردوێتەوە بە دەردی سەری بە بەدبەختی لەژێر دەستی حکوومەتێکی بەداخەوە گەندەڵی مەترسیدارە دەریهێناوە کە موچەکەی خۆشی پێنادا ئەمیش جارێکی تر بیکاتە قوتی وەبەرهێنەر و سەرمایەدارێکی چاوچنۆکە کە تەنها کاری کۆکردنەوەی پارەیە و بردننی ئەو پارانەیە بۆ پرۆژەیەکی دیکە بۆ کارێکی دیکە بۆ هەنگاوێکی دیکە بۆیە بینین هەر ڕۆژێک لێرە و لەوێ خۆپیشاندانەکرێ ناڕزایی دەرەبڕێک لێ و گازندەکرێ کە لە ڕاستیا زۆر جار بەداخەوە قسەکەم هاوڵاتی خۆی لە نەبوونی هۆشیاریە باجەکەی داوە و لە بێئاگایی و یا بە ئاگاییەکی مەبەستداری هەندێک خەڵک لەناو حکوومەتە کە دوجار هاوڵاتیەکە باجەکەی داوە کە ئەمە زۆر مەترسیدارە. بنەبات دروستەکانی ڕکلامی عقارات یان خانوبەرە دەبێت چۆن بێت یان هاوڵاتیەک چۆن ئەو وشیاریە پێیا بکاتەوە کە ڕکلامێکی باش لە ڕکلامێکی خراپ بناسێتەوە بە دوایە بچێت. من پێم وایە بابەت و زانیاری زۆر هەیە لە مەجای عقاراتە بەس بە تەنها زمانێکی دیکەی وەکو عەرەبی بزانە ئینگلیزی بزانە فارسی بزانەوە هەندێک سەرچاوی کوردیش هەیە تەنها سێرچێک بکە گەڕانێکی زیاتر بکە هۆشیاری چۆنێتی کڕین بۆ هەموو بابەتێک گرنگە لە زۆرێک لە جیهان چەندین ماڵپەڕ و سایت و پەیج و شتی کە کراوەتەوە بۆی بتوانی تەنانەت قەڵەمێک بکڕی چۆن قەڵەمێک بکڕی چۆن کۆمپیوتەرێک بکڕی من مۆبایلێکە کڕم ئایا مۆبایلەکەی من بۆ چیمە ئەمەوێ زۆرترین تەلەفۆنی پێ بکەم زۆرترین نامەی پێ بگوازمەوە ئەمەوێ حەزم لێ وێنەی جوان بگرێ با بزانم چی مۆبایلێکە کڕم ئەگەر ئەمەوێ ئەساسیات لای من ڕەسم گرتنە ئەگەر ئەساسیات لای من ڕیکۆردکردنی سەوتە ئەساسیات لای من بۆ نمونە ڕنگ و شێوازی مۆبایلەکەیە هۆشیاریم هەبێت لە کاتی کڕینیە ئەگەر ناتوانم خوێنەواریم ئاستێکم سنووردارە با لە چەند کەسێکی جیاواز پرسیار بکەم بزانم لە کێ پرسیارەکەم خۆی خانوو هەیە خۆی مڵکی هەیە خۆی بەشدارە لە پرۆژەیەەکە یان بەڕاستی ئەوێ هۆشیاریم باتێ زانیاریم باتێ بەرچاوڕوونیم باتێ زۆر جارێ با بەلاتەوە ئاسایی بێ ئەگەر تەنانەت پێویستی کرد پارەیەکیش بدەیت لەبەرەوەی کە هۆشیاریەک وەرگری زانیاریە وەرگری چکە تۆ کاتێک مڵکیەکە کڕی بە دەفتەرێک دۆلار بە 50 وەرەقە بە 6 وەرەقە پێت وایە کە قازانجەکەی دوای 50-60 وەرەقەکەتە چێ ژیانی خۆت ئەخەیتە بەردەم مەترسیەوە لە پای ئەوەی کە نەڕۆشتوی پرسیار بکەیت نەڕۆشتوی زانیاری کۆ بکەیتەوە لە جیاتی چەند کەس و چەند شوێنێکی جیاوازە مەخەڵەتێ بە ڕکلامێک بە تەنها لەگەڵ ڕکلامەکە پرسیار بکە زانیاری کۆ بکەرەوە لە ڕووکاری قانونی پرسیار بکە لە ڕووکاری وەبەرهێنەر و مستەسمرەکە کێیە لە کوالیەتی پرۆژەکەی خۆت تۆ بڕیار وایە مڵکێک بکڕی بە ئارەقەی ناوچاوان پارێکی کۆ کردوێتەوە بۆیە حەقی خۆتان پرسیارانە بکەیت بۆیە ئەبێ ئاگادار بی کاتێک وەکوتم لە پێشووترا لە ڕکلامەکانە سەیری تەنها وشە و کەلیمەکانی سەر ڕکلامەکە مەکە سەیری تەنها دیزاینەکەی مەکە کە مهندسێک کردوێتی بەڵام تەنفیز و لایانی جێبەجێکار وەکو خۆی جێبەجێی ناکاتەوە تۆ مافی خۆتە کاتێک مڵکێکە کڕی هەموو ڕووکارەکانی پرسیار بکەیت بزانی وەبەرهێنەرەکە کێیە بزانی لە ڕووی یاسایە و مۆڵەتەکەی تەواوە بزانی نرخەکەی گونجاوە لە بازاڕە بزانی لە دەستی یەکەمەی کڕیا لە دەستی دووەم و سێم و چوارەمەی کڕی بزانی ئەم کەسەی کە ڕکلامی بۆ کردووە کێیە چی وتووە باسی چی کردووە ئەبێ چیتیا بێ باشە واروەها لە چی شوێنێک ئەی کڕم لە کۆمپانیا عقاراتەکەی کڕم لە پرۆژە نیشتە جێبوونەکە خۆی کڕم لە دەستی دووەم و سێمەی کڕم هەموو ئەم پرسیارانە مافی سەرەتایی و ئاسایی و یاسایی خۆتە کە بزانی تۆ چی ئەکڕی پێت وانە بێت تۆ پارەیەکت دەست کەوتووە لە زیادەیە با دۆلارێکیش بێ حەقی خۆتە بای ئەو دۆلارە بەها دابنێ بۆ ئەو کڕینی کە ئەیکڕیت باشە دەتوانین بڵین دوو ئاراستەیە بابەتەکە لایانی ئەرێنی هەیە لایانی نەرێنی هەیە بۆ پێی زۆر جار بۆنە پرۆژێکی نیشتە جێبوون هەیە لە پڕ نرخەکەی بەرزە بێتەوە ئەوەندە ڕکلامی بۆ کراوە یان بە جوانی ڕکلامی بۆ کراوە لە ئەمە لایەنێکی ڕەنگە نەرێنی بێ بەڵام لە بەرامبەردا ڕەنگە شوێنێکی نیشتە جێبوون یان خانوویەک شوێنێک هەبێ
بتوانێت ڕیکلامی بۆ بکرێ منی هاوڵاتی ئاشنا بم پێی و چۆنم لە کۆتاییە سوودی لێ ببینم ئەم بابەتە چۆنە بینی؟ من پێم وایە هیچ سەردەمێ بەقەدەر ئێستا لەگەڵ ئەوەی کە چەواشەکاری هەیە ئەوەندەش هۆشیاری هەیە بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە زۆر جارێک لە تەمەڵی لە نەزانی لە بێئاگایی لە خراپ مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە ئاراستە خراپەکە ئەبرێ ئەبینی بۆ نمونە گەنجێک هاوڵاتیەک بە سەعات لە ناو سۆشال میدیایە لە فەیسبووکە لە ئینستاگرامە هەموو شتێکە بینێ بەدوای هەموو شتێکە ئاگەڕێ چاوی هەموو شتێک ئەبینێ بەڵام ناچێت لەو شتەی کە ئەوێ کڕینی تیا ئەنجام بدا ورتر باشتر چاکتر بە دوایە بگەڕێ و مامەڵە بکە ئێمە بڕیار وایە مڵک بکڕین ئێمە بڕیار وانە قەڵەمێکی 250 بکڕین ئێمە بڕیار وایە شوقەیە بکڕین بڕیار وانە وەرەقەیەکی ئەیفۆر بکڕین ئێمە بڕیار وایە ڤێلایەک بکڕین بڕیار وانە گڵاسێک بکڕین بۆی حەقی خۆمە کە لە چەند شوێنی جیاواز لە چەند کەسی جیاواز زانیاری کۆ بکەمەوە بۆی وەکو جەنابەت وتت من ناڵێم تەنها دیوێکی ئەم ڕێکلامانە مەترسیدارە دیوێکی هەیە هۆشیاریە لەگەڵیا کە تۆ باگراوندێکەوەکەی تۆ کاتێک پێتەڵێ شوقەی دوو ژووری مەبەستم دوو ژووری ئەوەتانێ دوو ژووری تیا بێ و ساڵەیەکی هەبێ دوو ژووری تیا بێ و بۆ نمونە بەڵەکۆنی هەبێ دوو ژووری تیا بێ و بۆ نمونە سویتەکە ئەگەر باسی سویتەکەم ستۆدیۆەکەم بەم جۆرەیە باسی یەک ژووریەکەم بەم جۆرەیە دوو ژووری و سێ ژووری بۆیە گرنگە کە من بزانم لەگەڵ ئەوەی کە ئەمەوێ کڕینێک ئەنجام بدەم مڵکێک بکڕم هۆشیاریەکیش کۆ بکەمەوە زانیاریەکیش کۆ بکەمەوە بزانم ڤیوی شوقەکەم ڕووی لەکوێیە بزانم لە چی تابقێکە ئایکڕم ڕووی لە ناو حەدیقەکەی یا ڕوو لە دەرەوەی خارجیەکەیە بەلەکۆنەکەی چۆنە هەموو ئەم زانیارانە کۆ بکەمەوە زانیاری سەرەتایی کڕینی مڵکێکن لە ڕاستیە کە من پێم وایە ئەگەر هەر هیچ نەبێ لە گۆگڵ سێرچێ بکە بە دوای ڕسمێکا بگەڕێ بە دوای زانیاریەکا بگەڕێ نامەیەک بنێرە بۆ پەیجەکە داوای زانیاری زیاتر بکە داوای کەتەلۆگ بکە داوای ڤیدیۆ بکە هەموو ئەمانە بۆی تۆ بتوانی باشتر چاکتر هۆشیاریانەتر کڕینەکە ئەنجام بدەیت ئەگینا خودی ڕێکلام بە تەنها دیوێکی سلبی نییە ئێمە ئەگەر ڕێکلامەکان نەبێت نازانین چی لە بازاڕە ئەگوزەرێ بەڵام هەندێک ڕێکلام هەیە ڕێکلامی پێ ناوترێت چەواشەکاریە هەندێک ڕێکلام هەیە کۆکردنەوەی پارێکی ناشەرعیە بەڵام لەسەر زمانی کارەکتەرێک کە زۆر جارێ لە ئینستاگرامەکە 400,000 کەیەکی هەیە 500,000 کەیەکی هەیە بە ناوی ئەوەی کە فیگەرێکە بازار هەڵەخەڵەتێنێ هاوڵاتی هەڵەخەڵەتێنێ بەداخەوە ئەبوو ئەسڵەن خۆی نەکەوتایەتە ناوە هەڵەوە بەڵام کاتێک ئەو لە پای پارەیەک کە وەریەگرێت ئامادەیە بۆ هەموو شتێک ڕێکلام بکە بەڵام من وەکو هاوڵاتی مەجبور نیم لە سەر زمانی هەموو کەسێک هەموو شتێک بەڕاستێ بگەم حەقی خۆمە گومان لەسەر زۆرێک لە ئەو شتانە بکەم کە لە بەپێی ئەوترێ ڕێکلام بۆی بتوانم بگەم بە حەقیقەت بۆیە ئەبێ هۆشیارانەتر باشتر چاکتر ئاگایانەتر مامەڵە بکەم لە کاتێکە ئەوێ مڵکێک یەکەیەکی نیشتە جێبوون بکڕم گۆڕانکاریەکان لەم سەردەمەدا زۆر خێران یعنی جیاوازێکی زۆر هەیە لە سەردەمانی پێشوەک لێسا ئەوەی من بزانم جاران ئەگەر کەسێک بۆ ڕێنمونی کردیتە بۆ کڕینی زەویەک یان خانوویەک دەڵاڵیان پێوت یان ئەچوتە نووسینگەیەکی عقاراتەوە بەڵام ئێستا ڕێکلامەکان بوونەتە بەشێک لە بابەتی بازرگانیکردن بەم عقاراتەوە باستن لەوە بۆ بکەی باست لەلایەنی ئیجابی زۆر کرد ئێمە چۆن بتوانین سود لەلایەنە ئیجابیەکانی ئەم بابەتی ڕێکلامانە وەربگرین ئەو شوێنانە کوێن کە ئەتوانین پشتی پێبەستین دوا بەدوای بۆ منە ڕێکلامێکە بینین تا چەندێک گرنگە بچینە نووسینگەیە گیان ئەوە تا بچینە ئەو شوێنەی کە دیاری کراوە ئەو شوێنی کە ڕێکلامی بۆ کرێ بۆی کە بەرچاو ڕۆشنتر بین لەو شتێک کە ئیکڕین خۆی هەر یەکێک لە تایپەکان جێ ئەوی تری نەگرتوێتەوە لە ڕاستیە کۆمپانیای خانوبەرە ئیشی خۆیە کات کۆمپانیاکی دروستکردنیەکەی نیشتە جەبوون ئیشی خۆیەکە دەڵاڵ و ئەوانەی کە پیانەوترێ باشاریی زۆر جارێ لەناو بازاڕەکە ئەمان جۆرێکی دیکەن ئەمانش کاری خۆیانەکەن و میدیا و سۆشیال میدیا کاری خۆیەکە ئێمە لەناو هەموو ئەمانە وەکوتم حەقی خۆمە کە من کاتێک ئەمەوێ یەکێکی نیشتە جێبوون بکڕم سەرەتا بۆن منە لە سۆشیال میدیا چاوم پێیەکەوێ زانیارەکان وەرەگرم لای خۆمەی نووسم جارێ من خۆم چیم ئەوێ من ئەمەوێ ئەم شوقەیەکە ئەمەوێ بۆن منە شوقەیە بکڕم ئەمەوێ شوقەکە بۆ خۆم بکڕم بڕۆمە ناوی ئەمەوێ بیکڕم و سبەی و دوو سبەی بیدەم بەکرێ پارەی کرێکە بێتە داهاتێک بۆم ئەمەوێ بیکڕم و سبەی و دوو سبەی بفرۆشمەوە قازانجی لێ بکەم بۆ چیم ئەوێ جارێ بێ لە خۆم بپرسم کاتێک وەڵامی ئەمەم زانی بەپێی ئەوە لە ناو سۆشیال میدیا بۆ یەگەڕێم بۆ نمونە پرۆژەیەکم پیشانەدا دوێنێ بۆ نمونە چاڵکردنی دەست پێکردەوە حەفر و پایلی لێداوە کەوایە ئەبێ حسێبیەوە بکەم 3 ساڵی پێویستە ئەگەر
مستەسمرەکە کێشەی نەبێ و بازار باش بێ و بتوانێت بیفرۆشێ بۆی یەکە نیشتە جێبوونەکە تاواکە ڕادستی منی بکە. بۆیە من لە جاتی 3 ساڵە بێت 4 ساڵ حسێ بکەم. واتە ئەگەر بۆ خۆم ئەمەوێ بچمە ناوی ئەبێ حسێبی 4 ساڵی داهاتوو بکەم. ئەگەر ئەمەوێ بیکڕم و سبەی دوو سبەی بیدەم بەکرێ ئەوی شەرە بێت 4 ساڵ چاوەڕێ بکەم بۆی یەکە نیشتە جێبوونەکە تەواو بێ بۆی سبەی دوو سبەی بیدەم بەکرێ بە کەسێک. ئەگەر ئەمەوێ بیکڕم و سبەی دوو سبەی بیفرۆشمەوە قازانج بکەم ئایا من لە ماوەی 6 مانگە مانگێکی داهاتووە هەیکەلەکەی تەواو بێ کە داوای قیستی دووەمم لێکرێ کە زۆر جارێ پرۆژەکان لە قیستی دووەمە ڕوبەڕووی دابەزان و شکانە بنەوە ئایا ئەگات ئەو مەرحەلەی من بتوانم بیفرۆشمەوە و قازانجی لێ بکەم؟ ئەمیش پرسیارێکی دیکەی لە خۆم یەکەم. کاتێک ئەم پرسیارانە بزانی ئێمجا بە هۆشیاریەکی باشتر چاکتر بە وریایەکی باشترەوە ئەچمە لای بۆ نمونە بنکەیەکی فرۆشتنی ئەو یەکەی نیشتە جێبوونە ئەگەر هەیبوو ئەگەر نەیبوو ئەچمە لای عەقاراتێک لە جاتی عەقاراتێک سەیری ئەکاونت و پەیجەکانیانەکەم لە عەقاراتی یەکەم دووەم سێم چوارەم کە 4-5 ڕکلامی بۆکەن زانیاری لایەن کۆکەمەوە بەرچاوڕوونیان لێ کۆکەمەوە چی بکڕم چکە بڕیار وایە ئەمانە ناوەندی نێوەندگیری واتە لە نێوان من و وەبەرهێنەرەکە یەکەیەکی نیشتە جێبوون بە من فرۆشە کۆمپانیا خانوبەرەواتە نێوەندگیرە کە نێوەندگیر بوو واتە عمولە وەرەگرێ کۆمشنێک وەرەگرێ لە من لە پای ئەو کۆمشنە وەرەگرێ بڕیار وایە ڕاوێژێکی باش بە من پێشکەش بکە پێم بڵێ کامیان بکڕم لە چی شوێنێکا بیکڕم و هەروەها لە چی تابقێکا بیکڕم لە چی ڤیوێکا بیکڕم ڕووی ڕۆژهەڵاتی بکڕم ڕووی ڕۆژاوای بکڕم چی بکڕم بۆی قازانجی لێ بکەم بۆی کە خۆمی تیا نیشتە جێبووم بتوانم سبەی دوو سبەی ئەگەر فرۆشمەوە قازانجێکی لێ بکەم بیدەم بەکرێ قازانجێکی لێ بکەم وە کرێ لەو زۆنە لەو ناوچەیە لەو شوێنە لەو لۆکەیشنە چەندێکەکە بۆ منە لە دەفتەرێک دۆلارە چەندێک قازانج بۆ من دێنێ هەموو ئەمانە تاوەکو زیاتر ور ببمەوە لێی من باشتر چاکتر بە وریاییتر ئەتوانم بگەم بە هەر یەکێک لەمانە بۆیە دەڵاڵێک کاری خۆیەکات وەبەرهێنەر کاری خۆیەکات کۆمپانیایەکی خانوبەرە کاری خۆیەکە میدیا کاری خۆیەکە ئێمە لەناو هەموو ئەمانە هاتوین پەیجێکمان هەیە بە ناوی مڵک نیوز ئەم پەیجە ڕۆژانە هەواڵ زانیاری معلومات بڵاوەکەینەوە هی هەموو پرۆژەکان هی هەموو شوێنەکان هی هەموو جێگاکان و زۆرترین هۆشیاریە دێن بە هاوڵاتی بۆی بتوانێت باشترین بڕیار بدا لەکوێ ئەیکڕێ چۆن ئەیکڕێ بە چەند ئەیکڕێ ئەویان خۆی ئازادە ئەوەی کە گرنگە بۆ من وەکو دامەزراوەیەکی میدیایی زۆرترین زانیاری بڵاوکەمەوە بۆی تۆ ئەگەر ویستت مڵکیە بکڕی بە ئاگاداریەکی باشتر بە وریایەکی باشتر بتوانی باش بڕیار بدەیت. لەم ماوەدا بەڕاستی کە سۆشیال میدیان بەکارهێنا خۆم یەکێک لە ڕکلامەکانم بینی باسی لەوە کرد ئەگەر بتەوێت بیتە ناو پیشەی عەقاراتەوە چۆن دەست پێ بکەیان ئەو زانستە بخوێنی بۆی کە دەست بکەی بە ئیشی خۆت جامەژێکێکی ترە لە جۆرەکانی ڕکلامکردن ئەم بوارە ئەوەندە خوازراویان هاوڵاتی بەڕاستی دەتوانێت تێداوە زوو شارەزا بێت. من هەواڵێکی دڵخۆشکرد پێ بڵێم و هەواڵێکە تازەیە لە هەرێمی کوردستانە ئێستا بۆ ئەم ساڵ پەیمانگایەک لە هەولێر کراوەتەوە ئەو پەیمانگایە یەکێک لە بەشەکانی بەشی خانوبەری کردوێتەوە واتە ئەوەندە خواست لەسەری زۆر بووە هاتووە بەشێکی کردوێتەوە بە ناوی بەشی خانوبەرە ئەو کارمەندانە پێئەگەێنێ و دروستە کات کە بۆ بازاری خانوبەرە ئەشێن واتە ئەوانی کە دەرچووی پۆلی دوازدەن یا ئەوانی کە دوازدەیان تەواو کردو بۆ منە بڕوانامەیەکی دیبلۆمی هەیە بەکالۆرسی هەیە تەنانەت ماستەری هەیە خۆی بۆ خۆی لەناو عەقاراتە بەڵام بە ئەکادیمی نەی خوێندووە ئەتوانێت بێت لەم پەیمانگایە کە پەیمانگای پیرمامە بخوێنێت لە بەشی خانوبەرە بۆی بڕوانامەیەک بەدەست بێنێت کە پێی ئەوترێت دیبلۆمی خانوبەرە بۆ چونکە زۆرینەی وەبەرهێنەرە جیهانیەکان زۆرینەی سەرمایەدارە جیهانیەکان لە سکتەری خانوبەرەوە دەوڵەمەند بوون و ئێستا خواستێکی زۆری شەیە لە هەرێمی کوردستان ڕۆژانە کۆمپانیا و نووسینگەی خانوبەرە ئەکرێتەوە بۆ نمونە تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە زیاتر لە 2000 کۆمپانیای خانوبەرە هەیە کۆمپانیا و نووسینگە پێکەوە لە دووەکە بە هەمان شێوە لە سلێمانیە بە هەمان شێوە لە هەولێرە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانە نزیک بە 6000 کۆمپانیا و نووسینگەی خانوبەرە هەیە کە زیاتر لە 15000 کارمەندیان هەیە کە ڕۆژانە ئیشی کڕین و فرۆشتنی خانوبەرە ئەکەن بۆیە کردنەوەی بەشێک بە ناوی بەشی خانوبەرە لە هەرێمی کوردستانە گرنگ بووە کە ئێستا لێرەوە بۆ نمونە دیبلۆمێک ئەدرێ بە وەرگر بۆ پۆلێکی دوازدەی پیشەیی یان بازرگانی بۆ نمونە یان زانستی یان وێژەی بۆی بتوانێت لێرە دیبلۆمێک کە ئەکادیمیە کە زمانی تیا خوێنرێ کە یاسای تیا خوێنرێ کە فرۆشتنی تیا خوێنرێ و هەروەها هەموو ئەو چوارچێوەی کە پێویستە کارمەندێکی خانوبەرە بیزانێ لێرە ئەیخوێنێ بۆی بتوانێت بێتە ناو بازاڕی کار بۆیە ڕۆژ بە ڕۆژ بۆ نمونە ڕۆڵی میدیایەکی وەکو جەنابتان کە بەرنامەیەکی وا ئەکەن ڕۆڵی بەشێکی گرنگی وەکو
بەشی خانوبەرە لە پەیمانگایەکە، ڕۆڵی مامۆستایەکی زانکۆ لە بەشی ئیدارە و ئەقساد و ژمێریاری کە باسی ئەم سکتەرەکە و هەموو ئەو توێژینەوانەی کە لەم مەجاالەکرێن، هەموو ئەو کۆمپانیانەی کە دێنە ئەم بازاڕە، هەموو ئەو وەبەرهێنەرە سەر ڕاست و باش و چاکانە هەمویان ئەتوانن ئەم بازاڕە باشتر بکەن، چاکتر بکەن، واروها پاکی بکەنەوە لە خەڵکێکی خراپ ئەگەرتیایە هەیە. لەگەڵ ئەوە بینین ئێستا کۆمەڵی نێوەندگیریش دروست بووە کە کۆمپانیەکانی پێکەوە یەک بخە لە سلێمانی ئیشی بۆکرێ، لە هەولێر ئیشی بۆکرێ، لە دۆک ئیشی بۆکرێ، هەموو ئەمانە ئاماژەی باش و چاکن کە سکتەری خانوبەرە بخرێتەوە سەر ڕێچکە تەندروست و باش و چاکەکەی خۆی. با ئەمە بکەم بە کۆتا پرسیارم، ئێمەی هاوڵاتی یان ئەو کەسانی کە بۆ نمونە ڕێکلامێکمان بینیوە دەزانین ئەم ڕێکلامەوانە بووە یان ئەوە تا بەرچاوڕۆشنیەکمان هەبووە کاتێ مامەڵەمان کردووە، تا چنێک بەشدارین لە ڕێکلامیان هۆشداریکردنەوەی کەسانی تر بەوەی کە بۆ منە ئەم پرۆژەیە بە شێوازێکی دروست ناچێت بەڕێوە یان ئەو ڕێکلامێکیکە چاواشەکاریە، ئەمەش دەبێتە جۆرێکی تر لە ڕێکلام؟ کارێکی زۆر بابەتێکی زۆر گرنگی دوروژان، من پێم وایە هەمومان وەکو چۆن ڕۆڵێکی مەترسیدارمان هەیە لە بەرەو پێشبردنی خەڵکانێکی خراپ بە ئاگایی یا بێ ئاگای، کاتێک متابعیان کاتێک لایکی بۆکەین، کۆمنتی بۆکەین، بابەتەکانی شەیرەکەینەوە، بە هەمان شێوە ئەتوانین ڕۆڵە ئیجابی و باش و چاکەکە ببینین و هیچ شتی زۆر وەسیلەی باش و چاکەیە لە بەردەستمانە. من کاتێک سەیرەکەم بۆ نمونە دەلاکێک لە ئەوروپا، کاتێک قژی کەسێک چاکەکە دوایی دێتە دەرەوە لە دەلاکەکە لە سۆشیال میدیاکەی ئەستێرەیە داتێ، بۆ منە ئەستێرەی 1 2 3 4 5 داتێ، 20 نەفەر 30 نەفەری لە دوای من کە ئەیانوێ بڕۆن لای ئەو دەلاکە قشچاکن سەیرەکەن بزانن چەند ئەستێرە بەم کەسە دراوە، بزانین دەلاکێکی باشە، خەمخۆرە، دڵسۆزە، بە ئاگاییەوە قژی من چاکەکە یاخودنا. بۆیە هاوڵاتی کاتێک سەیرەکە پرۆژەیەکی نیشتە جێبوون ئەکرێت لە شوێنێکە دوو لە ڕووی جەنابەت درۆی لەگەڵاکەن و دوو لە ڕووی بینەران کلاواتی لەگەڵاکەن، کاتێک سەیرەکە ڕێکلامەکە لەگەڵ بابەتەکە یەک ناگرێتەوە، کاتێک سەیرەکە ئەو نرخەی کە وتراوە لێرە لەگەڵ ئەو نرخەی کە ئەوان ئەرزیان کردو یەک ناگرێتەوە، کاتێک سەیرەکات ئەو کوالیەتی کە لێرە باسکراوە لەگەڵ یەکە نیشتە جێبوونەکە یەک ناگرێتەوە، هەموو ئەمانە پێمان ئەڵێ کە ئەوانە درۆیان کردووە لەگەڵیان، ڕاستیان نەوتۆ لەگەڵیا. بۆیە زۆر گرنگە وەکو چۆن ئەوان وەسیلەیەکیان بەکارهێناوە کە سۆشیال میدیا بووە، تۆش وەرە پۆستێکی لەسەر بکە، تۆش وەرە لە کۆمنتە ئاماژەی پێ بکە، تۆش وەرە خەڵک ئاگادار بکەرە و شەیری بکە، بەو خەڵکە بڵێ کاکە ئەبە ڕاستی نەکرد، درۆی کرد، لە نرخەکە درۆی کردو، لە کوالیتەکە ڕاستی نەوتەوە، بەرهێنەرەکەی دیار نییە. حەقی خۆتە وەکو چۆن بە ڕێکلامێک تویان خستە ژێر کاریگەری بۆی بەسەر هەڵا تۆیان بردووە، تۆش ئێستا حەقی خۆتە بتوانی ئەو دەرەچێ ئەو دەرگایە لێ بدەیت وەکو خۆیان مامەڵەیان لەگەڵا بکەیت. بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر تۆ گرێبەستێکت هەیە لە کاتێکە کڕینێک ئەنجامەدەی، لە نێوان تۆ وە بەرهێنەرەکە، لە نێوان تۆ عەقاراتەکە گرێبەستێک هەیە، گرێبەستەکە هەمووی بخوێنەرەوە، بزانە چی تیاوتراوە، بزانە لەکوێ ئەگەر مافی تۆ خورا ئەتوانی داوای مافی خۆت بکەیت، بۆنەوە نرخێکی تیاوتراوە، نرخەکەی ئەگەر یەکی نەگرتەوە من بتوانم سکاڵا بکەم، بۆ منە کوالیتێک کە باس کراوە من حەقی خۆمە پێ بڵێم تۆ چی پەنجەرێک بەکارێنی، پەنجەری چی وڵاتێک بەکارێنی، هیچی کوالیتیەکە، هیچی براندێکە، دەرگاکەی چی دەرگایەکە، تەنانەت دەستکی دەرگاکە مافی خۆتە، کاشیەکەی بۆ منە حەماماتەکانی ئیکسواراتەکانی چی تیا بەکارهێنری، هی ئێرانە، هی تورکیایە، چی کوالیتیەکە، چی نرخێکە. بۆ من بۆ خۆم ئەگەر بمەوێ خانوویەک دروستکەم ئەم کوالیتیە بەکار نایێنم، تۆ ئەچی کوالیتێکی خراپ بەکارهێنی، من پارە ئەدەم بە تۆ، بڕیار وایە بەقەدەر پارەکە خزمەتی من بکەیت، بە پێ وردی کەرەوە بۆم بزانم چی کراوە لەناو ئەم پرۆژەیە، چی مەوادێکی بەکارهێنراوە، بۆی وەکو حاڵی وەکو تورکیامان لێنەیە بینین بوومەلەرزەیە کە دێ دنیایەک وە بەرهێنەری فەیک و کلااوچی و دوولەڕ و جەنابتان و بینەران خراپ دەرەکەوێت لە پای چی، لە بەرەوەی کە وە بەرهێنەرەکان هەموو ئیشەکانیان لە کۆڵ کردوێتەوە، هیچ مەعایرێکی تا جێبەجێ نەکراوە، بۆیە بینی لە حاڵەتێکی وا مەترسی ڕوبەڕووی بازاڕە بێتەوە، تۆش بە مافی خۆتی بزانە، بە دوواداچوون بکە، زانیاری کۆ بکەرەوە، بەڵام کاتێک هەموو ئەمانەشت کرد، کلاواتێک کرا، هەڵەیە کرا بەرامبەرت، بە حەقی خۆتی بزانە کە تۆش بە دوواداچوونەکانت ببیتەوە ناو سۆشیال میدیا بۆ ئەوەی سەدانی وەکو من و تۆ هۆشیار بکاتەوە لەوەی کە ئاگامان لێبێ کێ لە ناو بازاڕەکە هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک بیلال سەید بەڕێوەبەری ئینستیتوتی ئابووری بە ژمارە، سپاس بۆ کاتێک بێن بەدبەخشی.